ساڵێم زەحمە نەبێ دادەگیان بەڵێکیان قوربان چ باشیش کرد خۆش بیا خوا زۆر سپاس دەکەم ساقم عزیێت شتێم ئەڵم تۆ لێزانی قاپیش لەمەوێ ئاوا میوانمان ئێمە زۆرە ئا بۆ سەر و پێچی باشە خۆی ئەمە هەیە ڕۆمان جەڵە نە ئەو منجڵ نییە ئەتوانی بڵین گیپە و سەر و پێکەی دایدانی ئەمەش هەیە ئەتوانی گیپەکان ئاوایە دایانی تو ئەمە لەمەشە لەوە ئەوە لەوەیە بەڵێ هەر لەوەیە زۆر باشە بۆ من بەس ئێمە زیاتر حەزمان لە فافۆنەکەی تامی خۆشترە ئەی فافۆن ئەرکی زۆرە ئەرکی چێشتنەکە هێر ئاوکی پیاناکەی بە شامپۆ سابوونەکە نایشو هەر بەوە نییە ئەو بەتەل ئەبێ بیشۆیت و سپیکەیتەوە و نانە ئەوە باشترە ئەمەتە ئەمە ئەمە جوان ئەمەتە ئەمە خواردن بەخوانە بە تامە ئامە وڵا دیارە تۆشتی دەست زۆر خۆش دەرەچێ ئای دەر ڕۆژێوەرە گەورەمەکەی قەیسەکە زۆر شیرینی وەڵام من ناو شیرینە وەڵامیش لاو ئافتاوە ئەی زۆر زۆر خۆش حاڵم ئافتاو خانجان تو میکسەرێ بەرم میکسەر چییە؟ وڵا ئەمە جیهازە بڵین شتی پێ وردەکەی شتی پێ خاوەکەیتەوە ئیتر ئەوانە ئەو زۆر باشە ئەوانی بۆ چییە؟ ئێستا ئەم ڕنە هەیە ئەم پیازە من بەم ڕنەیە بەدەست ئاوای یەکەم تام و چێژی خۆشترە هەندێک شت ئیجابەکە بەوە بێ بۆی خاو بێتەوە زۆر باشە یا دەستکەوان هەر بە دەستکەوان بۆ کفتەکەش ئەیکوتم تامی خۆشترە ئەبی خواردی دەستی تۆ چەند خۆش بێ ئەمە ماڵەوە داوایەکە حەزیان ئالەمانەیە وتم ئەڕوە مێردەکە و یا مناڵەکان کڕ مێردەکەشمە خۆمانی من حەزمان لەو شتانەیە بە ڕاستەکەی وەڵام مێردەکەم زیاتر حەزی لە شتی زەخم و کیبارە وەڵام من سەریقەی نییە بۆری پشکێ وایە پشێ پێ بچ بۆ ستابێنم ناوەڵە سەکە بەناوشکە هەلێرە نییە خەریکی کارکاس بێنەشی ساق بێخوا فافۆنا ناکڕی ئەروەڵا ئەیتە تۆ وەرە زەوقە جوارە منزەڵێکشم بۆڵ بژێرە دەوەرە لەگەڵ ماوەرە بەسەر چاو بەس ئەو فافۆنانە زۆری ویکە خۆشە تامی چێش ئێمە هەر حەزبان لەمەیە ئەی پاکردنەوەکەی هەشتنەکە نییە قیچێکە خۆسپی نابێتەوە بۆرە بێ چێشیش هەر لە منجەڵی فافۆلان لێرم ئەینە ساڵان و قەیم ئەلەوە چەماری ئێوە زۆر خۆش بێ ئەی دەوەرە گەورەمانەکەی دەڕۆژێوەرە حەزەکەم سپاس دەکەم حەزەکەم خوا دەڕۆژێوەرە خواردنی دەستی من خۆمزانە چا خۆشە کفتەیەکە بۆ لێنم شفتەیە شتێکی خۆش ئەیچی پێم خۆشە باوەڕێکی من ئەوانە ئەکڕم هەر داوایەکەم لەم پێی جوشتانە ناتوانمەوانە ناکەم کاتیشم نییە و مەجالیشم زۆریش قورسە ئەی دەبا لەسەر خۆمان بێ بەهەدی من بێ زۆر خۆشحاڵم زۆر خۆشمەوێکی بۆ دڵما ئەرێ تۆ چیەکەی ئێستا ئێستا هەنیشتی لە خوارەوە کردم و تەکسیێگە گرمەوە ڕۆمەوە تۆسیرکە تەکسی مەگرە وەرە بێکەوە چین شیرینیەکی شەیە لەویا ئەچین شیرینیەکە خۆین و دانیشین و دەمەتەخەیەک و قسەی خۆشیشەکەی ئەی تەکسی نەگرم بۆمە نانە من سیارم پێیە شەکەم بخێنە سیارە ئەو مێردەم حەز ناکە یەک هەنگاو بە پێ بڕۆ ئەیدا هەنە حەقی نییە نە بڕۆ خۆش ئەخر عەزیەتت نا بەسەر چاو چیش نەوێ بیکڕە سیارەکەم پێیە باشە لەوێشەوە ئەو بەمەوە ئەڵم بڕۆمەوە درەنگە مناڵەکان چاوەڕێن باچی شیرینیەکەمان بخۆین دوایەوە ئەو بەمە بۆ ماڵەوە دەی خۆشحاڵم ئەی چی بۆچی قەیچێکە باشە دەی باشە باشە سپاس دەکەم نانا بەخواچیت فەرم ئەوە من بە قاردما سەرکەوم گێژە بم خوانەکە بە شوێنی وا بە ناشکوری نەبێ کوام شوێنە نابینین جلە کوردەکانیش زۆر جوانن پیرۆزی بێ دە پیرۆزی بێ کەی ویستش جلم جوارە بەخوا بۆ دەنێرم زۆر سپاس خۆشەویستی منی ئەیڕبانە زۆر سپاس پیاچۆنم خۆشەوی بەساقە بم چاکی خۆتە خوا بزانم کەسی لێرە هاتچۆ با بکەین وەرە بۆ ماڵمان و داوەت بکەم چشمانە منە خۆشە یەک ساوەری کوردی بۆ لێ نییە بەخێر بێن زۆر باشیش بەخێر بێن سەر چاو جارێ بزانە ئەو چیەوێ چی ئەمرەکە لە خزمەتان باقلەی کوڵاو تۆ زلی وزیشمە پێوەکە لا وڵا باقلە لەم ناوە نییە باقلە لای مزگەوتی گەورە ئەو ناوە سە عەرەبانە هەیە لێرەشتی خۆ بەخوا ئەوشمان نییە نانە ئەو شتانیان نییە ئەوشتانەمان نییە نانە ئەمە کونافە زنودست ئەو شتانە ڕاستەکە زوو گف و کونافە چیە بە قوربان ئەمە شتێکی شیرینیە زۆر بەتامە ئەگەر بیخۆی وازام هەموو جارێ ئیتەوە خزمەتمان
ڕاستەکە زۆر خۆشە ناوکی بوو کێشیان هەیە ڕاستەکە ناو بکی وشمان هەیە ئەو شتێکی ئەوش هەر شتێکی خڕە و فسقەکی لەسرە پیاڕ ناوکی بووکێ زۆر بەتامە کاکیام لەو شتارم لەبیست ئەی شەکل لە من یا دووسێ قاشک شەکل لە من بێ قەزای دە باسی مناڵیەکەوە زەمای مناڵیت بووە لە مەکتب یا تەوزیعانەکە لە مەکتەبەکانیان فرۆش ئەوە دیار ئەوەیە ئێستا مەحەلەبی گەرمیشمان هەیە شتێکی زۆر بەتامە کونافەشی بۆ بێنە کونافە لە خزمەتیان کونافە یعنی چییە؟ شیرینێکی زۆر خۆشە شیرینێکی خۆشە. با بێنێ باشە ئەی جەنابێ بۆ من زنو دەست بێنە زنو دەست باشە بەسەر چاو زۆر سپاس خزمەتانم ئەم لێشکەتان نییە؟ خواردنەوە چیە خۆی؟ ئەیە ڕخواردنەوەی چی؟ نا داد غلطي ما قال ما بس ما ساردي يعني والله تنازل ساردی کاپوچینا قهوة والله تنشتي بيو بخوريته ونازانم بخوا باشە نسکافەیەکی بۆ بێنە بۆ منیش کاپوچینە سرچا ڕاستەکەی ئاسایە وردە فێرە بیڕیت زۆر خۆشە جارە بشتانە نەبوو بەخوا هەر لە ماڵەوە دانیشتین ئەگەر چای شتێکمان خواردایە خۆمان کولی چەمان دروست کرد بەخوامان بن بۆ لانەخانەکە بۆیە بژان هەر بەسین ئەوەش بە تام و چێش بۆ کوێستانی هەموو شتێک حازری هەیە بەس لەش کە ساغنێ ڕاستەکەی تا لەو قاردمانە سەرکەوتمان بردم ڕاستەکەی خوارەکە خۆی شەڵا لەش ساخر بێ ئەی ماڵم ناو چۆنن هەڵ باشە باوکی من داران والله باشە هەمووی باشش کرد باشە یاخوا باش یاخوا باش ئێستا بڕۆم وەڵم ڕەفیقی تازەم گرتۆشی ئەیانم نەخۆش بێ ئەلی بێ بۆ ماڵمان دڵنیا بکەم ئینشاءڵڵا زۆر حەزەکەم چێشتی منە خۆی نەبە لەزەتە وا لێ کردم بڵێ بەم نزیکانەیەم نانابێ بیت زۆر باشە ماڵەکەتان ڕەنگە بۆ من تۆزێک زەحمەت بێ بزە بەس ئەگەر مناڵت هەبێ لۆکیشنەکە بنێرێ بۆ ڕقەمەکە منیش کوڕەکە بەزانێ لەگەڵ ئەوەیە منش موبایلەکان بمە دەست باش پیانەڵم شوێنەکە خۆ مناڵی گەورەت هەیە بەڵێ ڕۆڵا زۆر باشە. کچی گەورەم هەیە کوڕکچێکم هەیە خوانی بڕێ بەزیابێ ئەڵما کچی کوڕێکی خوالێن مەسێنەیە خوا منیش 4-5 هەیە بە زوور دوو کچکۆلن بەس کوڕەکەم گەورەیە خوانێ نەستێنێ ئەی مێردەکە چ کارەیە وەڵام مێردەکە ماتوچووی جنوبەکە خوانێ نەستێنێ ئەوەی تۆ خەریکی چیە؟ ئەوە میژە خەریکی کاسبیە ئیتر بە هەفتە ئەڕوانایەتەوە خەریکی کاسبێ چی بکە ئیتر ژیانەکە قورس بووە هیچ وەڵا لەش دوای نەکەنی نییە بیخۆی وەڵا ڕاستەکەی ئەیوە نییە زۆر ڕاستە لەشی ساق بێ خوا بۆ ئێوەی بهێڵە ئینشاءڵڵا بخوان جاو فەقیر و بێوەیە ئەو پیاوەم ئۆی ئەو نەبیەوەیە لەخوا بەزیا بێ وڵای تر پیاوکە کاسب بوو ماڵم ناڵی خۆی بەڕێکپێکی بردەسەر ئیتر ئێمەش چیمانەوێت ئەوەی منیش بەخواوایە خۆی لە شستابێ ڕوا بۆ جنوبەویەتەوە و نە باشە ئەروەڵڵا وەجاری باڵێ ئەفتا و بافێری سیارە بکەم سیارە ئەی ڕۆڵم لە تەمەنی سیاری چ خۆش بەکێشم بە شوێنێکە نانا قرس نییە وەڵاوی من زۆر باشە هەر یەک سەروتی سارەی بۆ کڕیم و لەخوا ناتسی نانە وەڵا خۆی فێری سایقی کردو وڵای ئێستا بوو بە مۆدی سیارەکە بوو بە مۆدی نەبی عیبە شیرین خال چاکە بوو بکە من هێنا بۆم شوێنانە خواچاکە بوو بکە خۆی بەخوا خۆ مەجالم نییە لەبەر کفتەکردن و شفتەکردن و ئیشی ماڵ یەک مەجالم نییە ئاوایە بکەم وەڵا حەزم لە کفتەیە کفتەشە زانی وەی بەسەر چاو تۆ وەرە هەموو شتێکە بۆ دروست دەکەم زۆر باشە ئینشاءڵڵا یەبیە تو بمێنە بۆ شوێنی خۆش بۆ تو نافە و سوجاجە ئەم شتانەیتر بۆ خۆمەیە بۆ بەسەر چاو ناناتێنم خەمن نەبێ هێنا ئەی پێم بڵێ ئەیەزات مناڵەکان چیەکان چیە خوێنن وڵاکی لە مەکتەب بووە ئەی دەستەکانم خۆش بێ ئەمەش کونافە ڕزیت کونافێ ئەوەش دوندرمەیە بە تامی میوە شتێکی زۆر بەلەزدەدەوە هەر حەزەکەی بە هەدیە بۆ بێنم ئەوەی داوای دوقمەقازی دەکەی جاوە چی کرد دوقمەقازی؟ شەکل لەمە باشە خۆزانێ وەرە خزمەتدایە دەستەکان زۆر سپاس ئەگەر پێویستمان بانک دەکەین ئەمە کونافەیە لا خراپ نییە بەرزەخت و شەکلەکەم نە ئیشەڵا کەمێکی بخۆ وی هەر ئەوە وەکو تۆزێکی لێ بخۆ بەسەرەوە نییە تۆزێکی شەتوانێ بکەی بەسەرەوە توانی بە جیاژبی خۆی دی بە چەتاڵەکە حەزەکێ بە دوو چەتاڵ بۆی بۆ تاڵگیرێ
ڕێکی ئافتا و خانگیانتر دنیاکە وایە و مناڵەکان خەریکی خوێندن و ئێمەش ئافتا و خانگیان بەم چەتاڵە ئەتوانی هەڵی بگری و تۆزێکیش لە ماکی بەسەریە ئاها کەمێک ئاها ئیکیتە ئێرە و اینجا ئاها هەڵی گیرێ بە چەتاڵەکە زۆر ئاسانە ئاها ئەتوانی بیخۆی استەکان خۆش بێخوا خۆچەکە بۆ کارخوا ئافێتی بێخوا کێشە نییە ئێ دی قسەم بۆ بکە بس مناڵەکان خەریکی خوێندنن ئەوڵا ئەتجاری وایە بەخۆم میوانم زۆرە میوان ئەمەش خۆش ئافێتی بێخوا ئەیگیام ئەمە چی ئەمە بەچی دروستەکرێنیان ئەمە دۆدرمەیە بەدامی میوەکان دروستەکرێ ئیتر ئەنواع میوەمان هەیە بە هەموو میوانە دروستەکرێ و ئەمە شیرینیەکە ئەمە پێوترێ کونافە مەحەلەبیە و شعری پاکستانیە و ئەو شتانەیە تۆوانە دروست ناکەی؟ بە ناشکرینە دێ خەرکی کفتە و شفتە سەر و پێ سەر و پێ کەواتە تۆرە بۆ لای منم شتانە بۆ حازرەکەم منی ژەم بۆ لای تۆ بۆ ئەو کفتە و شتانە باشە وڵاوەرە چاوەڕەتم ها باوکی مناڵەکان حەزی لە چیە بە زۆری؟ کۆ بە ناشکونە گوێ ناکەوێتە ماڵەوانیە فەرکی کاس پێکەیە دەی لەشی ساڵ بێخوا بە پاشە ڕۆژی مناڵەکان لێک بە مەوانێ شتێ پێیاکەن دەی لەشی ساغ بێگرنگەوەیە ئاگای لە ئێوەیە قەینا کێشە نییە وڵا ئەوەی من وانە ئەوەی من دامە حەزی لە شفتێ و حەزی لە پاستا و حەزی نانا پاستا با ئیشەڵا بی بۆ دروست دەکەم حەزی لە پیتزایە حەزی لە بۆرەکە ئەو شتانە وەڵا من مناڵەکان زۆرتر حەزیان لە پەتاتی سورۆکراوە ئەها بەڵێ 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 بۆ خوا شیرین خان مادەم ئەم خواردنە خۆشە بۆ بکڕەوە جومعە لە ماڵی ئێمەی باشە ئینشاءڵڵا نانا بێگومان یم لەگەڵ نامۆ گیانایم اینجا تۆ کونافەکە و تەواوکە بەم چم پارەکە واصل بکەم زەرفێکە و بیبەمەوە ناوە ناخرێتە زەرفەوە قەیناکە بە سەفری لە خوارە بۆ داواکەم بەس تۆ مەسا شیرینەکە تۆکەم لە چم پارەکە ئێم خۆمەی ئەم ئەیە ڕوو تۆ داوەتی من بووی بەخوا نانە باوکی مناڵەکان بزانە حەیامە بە نانە ئاخر ئەزان چی تۆسێک ئەجار تۆ داوەتی من بووی ئەم جارە نانە قبڵی ناکەم شتی وانیە حەزەکەم بەخوا شتی وانیە شتی وانیە خۆشم یم نانە تۆ مێدە تۆ شیرینەکە و بخۆ نەیهێنینەوە نەیبینە بۆ نانە تۆ بۆ نییە دەستکاری شتی مەکەوە خۆیان یەن لای ئەبەن نانە تو شتی وانەکەی مەیە ڕجاءن مێ بنەچوو شتی وانیە ئاخر ئەزای چی شتی وانیە شیرین خان ڕجاء ئەن دۆ دانیشتە شیرینەکە بخۆ شتی وانیە خەدە نابوو چی توی براوين هاي لا با عايز يقوم عليه ده بروح عاد سالبيه هي الرزانه كبير خوا ماڵ ئاوەکە ئینکاری شەکی شەری توێ ئەمریکا هذا نظري بس فەرموو باشه بس حزمك راه عايد وخما زۆر سپاس دەستەکان خۆش بە شیرینەکانتان زۆر خۆشە خەمن نەبێت جومعە لە ماڵی ئێوەم لەگەڵ نامۆی کوڕم زۆر سپاس دەستە خۆش بێ یاخوا الو شیرین خانگیان باشی خوا کەوتونەتە ڕێ وەڵاهی چیلۆکۆش وەڵی من لەو شتان نازانم باکسەکە باکە یەک دەقە
ئەی بۆ مێردەکەش بێنە دەبێنە با لەگەڵ باکردناڵەکان دانیشن دوو قسە بکەن و هەر ئەدە باشە باشە سەر چاو یەک دقە ساڤۆ ساڤۆ باڵێ دایکە وەرە شیرێخانە عنوانی شوێنەکەی پێ بڵێ بەی شتەکە بەساقم لۆکیشن بەسەر چاو بۆم نارد بۆ ناوی لەسەر خەتیشە شیری خانگیان پێ و گەشت دە باشە دەی چاوەڕم دی بەخێر بن سەر قوربانم دەبڕۆ دەی تۆش سەڵاتەکە بکە باشە بەسەر چاو شتی جوام کامی تێکەڵ و پێکەڵەکەش بکە هازەیتیشی زۆر تێکە بەسەر چاو ئادەی قوربانم فتەحاتەوە چتیو بەلا مارۆ نادەڕۆکە بەخێری میوانێ میوان خۆزانی میوان خۆشەویستە تەواو ئەوە چییە تۆ ساعید مۆزیشی بکڕیایە باشەوە سێ چوار نوعم کڕیوە وەڵا ئەزانین چۆن ژنەکە عیبە بۆ تۆ ئەچیتە هەردوو کانێگەیەکێک بڵێ مەرحەبا یەکسەر تعافی لەگەڵاکە ڕقەمەکەتی هەیەی تێ و عنوانی ماڵەکەی تێ ئەرێ بابە بەسە چی بۆ من ڕەفیق ئارێ بەسە بەسێکی من هەموو کەسێکم خۆشی دڵەپاکەکە خۆمەوە حەزەکەم وتم وەرە بۆ ماڵمان و پێم خۆشە حەزەکەم تێروتە سەر بە ئەی تۆ ساردی کوڕی ساردی بە حەیدەرم و تۆ حەیدەر حەیدەر بەڵێ باوکە گوڕم جان پێم وتی بۆ ساردی کڕی و ئاکڕیمە چەند بەڵا دوو سێتم کڕیوە ئەیدە باشە باشە باشەڵە بۆ دووسی خۆی مشتەکراوە خۆینەوە ئەخە باوکە حەز نیم سێتی خۆمەی خۆم حەز باش ئەقەینە بە ساقە و تەواو بەس وا واز دەور ڕەفتارە بێنە هەرچیە لە مەرحەبا توخوا ڕقەمەکەتم بەرە بە یەکتر بناسین بۆ دەعوتێکی بۆ ماڵەوە بۆ ئەیژێنی بم ژنێکی ڕێک پێ بۆ خۆمان کۆڵە دانشی قسەی خۆشمان کرد و بڕێ خۆ دەزەوی ئەوانە خۆشی بڕۆدی بڕۆدی بڕۆ با بڕۆدی بڕۆن بڕۆندی بۆ ساقم بڕۆن دوای بێ حاضر بیام پێشکەوی داخی ئەم ئافتاوە ئەدەی ئەرێ ژنەکە تۆ بۆ دۆما کوتی بە قورعان بۆنی قازەکەیە نەسووتە کۆڵی پارەم پێیاوە دەبڕۆ تو ڕاوس حیدر سەردەکاریش تۆ قسە سەلاجەکەەوە سا بە سوێتی دایکەوە نە سار بووە گڕۆ بەڵۆژە بینە دە بقوڵە بەڵۆژە دەبڕۆ ئاخ داخی ئەدایکە هاتی بزەلامەڵێ مەرحەبا لە ڕقم تەلەفۆنەکەتم بەرێ بۆ سبێنی لێرێ جا نەک ئەوش باوکە ناشی ناسی تۆ بزانە تو ئەم جەژنە ڕۆڵە قازی خواردووە ئەو تا بۆ میوانی دێنێ زۆڵی باوکە بە قورعان چەند زانی چەند سێتم زۆر بەزین بتوێتەوە دایکم بەجددی حساب بۆ گیفاین هەر جوان ناخۆشی کردووە ناخۆش تۆ بۆ هیلاشی ماندوو بوون و پارە پێکە هەموو ڕۆژەی یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن ناشیان ناسم ئاخە من ئامۆزداکەی خۆمەوە تا 6 مانگلی سڕوچاوی دیوە نابەخەوە ناشینە ئەو نایچی باوکە ئەنوەر بە پێی لۆکیشنەکە بێ ئەمێ وەڵا ماشەڵڵا خۆشە ماڵەکەیان وەرە بە ساقە و بم بابی لە دەرگا بیکەنەوە بارانە ئافتاو خان باوکە دەرگای دق دەبڕۆ باشە بڕۆ ئەمرێ نەمێنێت تۆش بەڵێ بەڵێ واتی فەرمون کاکە باشی خێر بێن ئاخۆ خێر بێن ئاخۆ سەر چاو ئافتاو خان لەوەیە بەڵێ بەڵێ فەرمون فەرمون بەخێر بێن سەر چاو فەرمون مۆعیدمان هەبوو من شیرین خانم لا بەخێر سەر چاو شینی خان خۆش بیا زۆر سپاس کاکە گیان خوا بەخێر بێن ئەوش کوڕەکەمە کاکە نام نامۆ گیان خوا بەخێر بێن فەرمون فەرمون سەر چاو خوا بەخێر بێن فەرمون بڕۆ فەرمون خوا بەخێر بێن سەر چاو سلامت بیا فەرمون سەر چاو خوا بەخێر بێن ماشەڵڵا لەو بارانە چی کاکە بەریێن برە باوکی چی کاکە باوکەی تۆ نەتوو دەچمە بەسرا دیمە بەسراوانە ئەتوێتە کاکە تۆ بۆستە کاکە ئێرە کوێیە یارە ماڵی خۆمانە کاکە ئەوە باوکمان ئێوە باوکی منیشە باوک ئەتخوای دەغا وەڵا وەسنیشە باشە دایکە ئاکێوات وەرە ئەرە دایکی چی کاکە تۆ خەی من تێگەی سلام علیکم حەلە علە لەسەر لە حەلە چیوە باوکە فتح ئەوە تۆ چەکی لێرە ئەرێ باوکە یەک دەقیقە مێشمە تاقی ئەوە وتمان مناڵە و کاکە لێ ناگیرێ ئەی ئەمان ئەوە لە باوک مۆژەڵە بەتا ناسم چۆن نایناسی چۆن نامناسی باوە هینە ئاخێ هینە ئەزانی چۆن حیدەبنی ئێستەیە بۆ یەک نا وەرە کوێچی بۆ کوێ بۆ کوێ یەک دەقە بەخواڕی ئەوە دانشە بڕۆ دانشە بڕۆ دانشە چیەوە شێت بووم شێت دانشە ئەزانی چییە ئەنجا باوکە بە یارمەتی خۆتیان گێن اینجا بەخێر بێن چی بەخێر بێنی چی ئەمە ماڵی کێیە ماڵی منە ئەی ئێمە ئەوان چێن ناسم یەک دەقە باوکەجا ئەوە وتمان مناڵە و ئەماڵێ باوکمە ئەو وتمان واز لەوە بێنە ئەی ئەمان چیە فەتاحینەوەتەوە
تيم كنا ودايكم تو سيدي من وتم نايناسم خلي بخوي بوجه جالب متاعي ناسم والله دا بوقت لك دروس والله وجه اسبوك جامعة شيء موضوع هنا ناسم شي نازاني هنا حيدر تنقرد لي وباقصة وبناكري ها؟ بابا شو نابو حيدر أبوكي حيدر حتى بدي حلف الشدة ها حلي حتى حلف الشدة اما انا كريم دقة باك من شو تو حيدري حيدر من رحمة الله اي خوشي من فتح اي كوازة طواوي أي دبر مرشد. عمر نقرو نايناسم من ناسي باوكا إيه من ناسية شلون إيه ما ناسية ها؟ سي صالة إيه مش نمير ديسي إيه من ناسي ها؟ الان تو غيرم كرو بيه غيرم كرو والله وانيا دودواني ترما لا يخشك كما يعني شوارن تقريبا تو 8 سنة بس شوش بس تو شاش لي هو نص على باك جنينة نسيه بوسي اخي كم صار من المان انا بعلاج عشان بالله باوكا عشان بالله ليه ما عقلتري ليه ما جيتري عشان بالله انت ولا ايه ما انا داكني انتو سيدا انا صار منالي وجني انا ما ما ثانيه بياو بياجي وانا يعني داك بها من ساعه لا دايكا دايك حيدا خو كنكي ده هزار زين بابرو لا والله بيجي او بقوك باباز اي وناكي بيبيس او بيسكات وعد طبعا. لا سيبي انا ده بابا بابرو ميتي اي شو دايكا حيدا دايكا كل دايكة يتشيد هي عملتان نميني باشا تو أما كرتا ها؟ أي تو والدة أنا والله من نيوك ولا دايكو نوياك خوازنا تنيش لبيشو أما شنبوها هذا شو لك يا اخوان تولكا بلا والله بابا أوشي يا أخوة والله وقول بابا. إيه مكان أفتو خان أفتو خانم اوی بخیر بشینی خانیان بخیر میوان بشینی معنی بشکر بخیر میوان معنی چیه؟ بخیر بی چیه شینی کامادلتن گه؟ هیچ بولا رگه؟ الم افتى ما دام رفيقي خوته بامن بالروم بوشوري بوي بيسوي حد بالروم يقدق بوشوري بوكا شینی سبينا خانیان فكر بوكا باباي داني شو بخواناري داني شو ليه علیم توبری تنگام نبیه دست بی بی تنگام تنقاوي تشي بيك أنا راي أخوة ای در بازار کەوتی هیچ یان لێ بردووی لە بازار وا دڵێت تەنگا ان شاء الله هو دايكا ئەی چی بووە؟ والله يتلو له خوي فرصه لا باكم فرصه الم الم افتى وهتا مشكله خوته حلك من سريكي بازارين وتوزي لا، سبينا مشكلة اليوم بصير بلا بارانوا شینی خان ئەلم 2 کیلۆ بکڕە فەتەح باشە ئەمانیش لێرە نیۆڕۆ لێنێ بس ئەڵم بڕۆ نەبەسی سبينا. گیان دڵ زۆر استيمو ها لا لا مره واي مره بتاع كذا حجيب كره ها أتي أوريك بقوتي كي خو يقدق بارميتا باكس فينا اخوي والله ما اخو باكر جرجي بين يقص تايجري بيام قال جاتي خو شیری خان لا دنياني لەو بخوا ڕۆژەی هاتووەتە شیرینم تۆ بە تووتم بێن بەش و کچی بێنانی شیری خۆشەوی دەستیەکە نەمانە ئەوە چییە بۆ دڵتان تەنگە کەستان خوان خواستە شتێ بۆ ئەمری خوای بەشتیوە يا أخوة أوي بصير من هاتوا بصير أنا بيك والله بنتن والله راسك یاخوا عشان بمرم دە چییە بەزەونە بقوبالە خۆکە قەفە دەخۆم أم بيا تويا ئەو باوکی منە ئی باوکی منیشە والله باكي من يشاء یقی چیە کارۆڵە باوکی بەخوا لەگەڕ کار پێڵم بابە گیان بص خو يقدق دايكا والله باكر تسنى صرتا سري قرك ما ركدي لقرك خوشويست هم بيمن باب بابا. من استيمو زور لا لا شعيب بو شو أروي كتنكر ها ئەی ڕۆشینی خانەوە چییە؟ كتنكرتو شیری خاوە باوکمەڵی بەفەتە هەڵەیە بە پڕەکاڵی نازانم تو باسي تشيكي أو ميردي منها ئەوە کێڵێ؟ بە کێ مێری تۆیە؟ چێ مرتا فتاح ئەمە اخو دايكا جنب من نالي وبوالي ئەوە بە قوربان باوکی مناڵەکانم مێردی منە شیری خاچی بەسەرات و شتێکی بەسەر فقيرة دایکە مەزانی چی ئەڵە چی؟ أو صدفة يجيبوا خواه مێردی ئەوە ئەنی ئەوە ژنی دووەمی باوکمە نەبا بە شیری خانە بێ بە خەڵەت هاتبی ئەی خەڵک لە خەڵگەچێت خوزقن بودلو دايكا خوزقن بودلو الله بۆ تۆ تێناگەی کورە مە کوڕی ئەو پیاوەیە کە ئەڵێ مێردی تۆم شاری باشە تریش لە ماڵەوەیە چۆنی یعنی مێردی ئەو کوڕی ئەو نازانم 30 ساڵەوە مێردی منە 30 ساڵی دایکە لەبەستی ئەوەیە باوکم خیانەتی لە تۆ کردووە مە ژنی دووەمیەتی تقريبا فەتاح خیانەتی لەمە ئاه شتیوانیە فەتاح والله الله داماوە 2 ڕۆژ لا منە و 10 ڕۆژ لە ئێ بەسڕایە ئەوەیە لای ئێمەش عکسێکاتەوە چی عکسەکاتەوە؟ لا ئێمە هەفتەی 2 ڕۆژ ئەڵێ منەچم بۆ بەسرە ئێ کاکەم حەیدەریش لێرەوە ئەڵێ هەفتەی 3 ڕۆژە چێ خورما دێنێ لە خاڵس بوو بە کاکیشە ئەوە یعنی نازانم یعنی فەتاح عکسی دنیاش عکس بۆ تۆ فەتاحش هەمووی عکس بۆتەوە
دايكا ألم بيرتك أجرياي أي فتح الجامع شري داعشة أشيل بصرة وخرماني وموصل ئێستاش بۆ یەگری تۆ بڵێ چینی خاندیان ناسان چەند ساویکەیە من چی بکەم ئێستا خوایە شکری خوا بکە شیری خانە بە شکری خواکەی سان لە زانی ژنی بەسەرت هێناوەژن قەت باوەڕ نامە بابا ژنی من دڵی پیس نییە زەلام هێ لە زەلامە چێت هەتا لێ ئەفتە و ئەبێ پارچە پارچە وکەم باشە لا الشمال أواني أخو عقلي ودونا عزو عصمنا فرق كسر ليك سناش ئەو بەچیە لە شیری خان بە فەتاحی منەڵی پارچە ئەو نەفەقیرە و پیاوەی من مێش لە دەمەخۆی دەرناکە منی من خۆزەویە جا دايق يكش تيجي بيولم أهم من هم جارو تاسم تقنانين أو برايتر ما إيش تقنانية بخاطر دوخش دوخش گۆڕاوێست تاقانی تو بەن شەکەنیەوە ها خەریکە من تێگەی کورە فەداح مێردی منە بۆچی هێناگەی بەچی مێردی توێ کوا بەچی کورە ئەمە کوڕمان سێ چۆن ماڵ تریشتم هەیە لە ماڵەوە أنا دايق أرو ما ودي إني نبوكا أنا تبارك يبكا چی نازان چی وادە شۆگون تۆ بۆ باوەڕ ناکەی ئەمە هەوی توێ ئەمە باجی منە ئسا من قەنەعەتی پێەکەم بۆستە ئسا من قەنەعەتی پێەکەم هەبێ چیەری هەبێکەم لە ژوور ئەوە چی نووسراوە ئابووی بخێنەرەوە نام سەیریکە جۆ بگرێت سەیریکە هزار ناو فەتاحی ڕۆڵە ناویسیانی نامۆ فەتاح محەممەد چی؟ دەتوانێت دەسمێنە قشیەوە هەوێتە کورە حەدی تۆ یعنی شو کردۆ بە فەتاح ببیرە بالله بعد 10 سنة تسمية ورا